نرخی بنزین بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بە جۆرێک نرخی 1 لیتر بنزینی نۆرمال بۆ 635 دینار بەرز بۆتەوە. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان و شۆفێران دروست کردووە بە تایبەتی ئەو شۆفێرانەی بژێوی ژیانیان لەسەر ئۆتۆمبیلەکانیانە و بەرزبوونەوەی نرخ کاریگەری کردوتە سەر کار و کەسابەتیان. پێشتر بە 400 بوولۆمە زۆر باش بوو. هەندێک دەماوە تقریبان 15-20 مایش دەکرد. ئێستا کامە بە 635 زیاتر دەکەین بەس پارەی بەنزینەکەیە. لۆ گرانبوونێ زۆر خۆشە زوو گران دەبن بەس لۆ هەرزانبوونەوە هەرزان نابی بۆتە. هیچ تەکسی ڕۆژانەکەم بوویتەوە ئێستا 3,000-4,000 نەفەر بە 3,000 بدێ بووم بە جیان بەخوا 2,000 نایدا بەزنەکەش بەخۆی ئەوە بووە ڕۆژان هەردەستەوە خەرک ئەو هەموو خۆشەی هەیە خەرێک ئەو هەموو ئیشەی هەیە بەس بڕۆ هەموو ڕۆژێ وەرە شاری و بڕۆوە هەیە چازانمە ماسی هەیە دێ بەس دەبی پارەی ماسەکە بە بەنزین داوا بستەوە. قایمقامی هەولێر دەڵێت لیژنەکانیان بە وردی چاودێلی کوالێتی بنزین دەکەن بەڵام بۆ نرخی بنزین بازاڕی ئازاد و جیاوازی سەرچاوی دابینکردنی سوتەمەنی نرخەکان دیاری دەکات. لەبەرەوەی بازاری بنزین بازارێکی چێبڕچێە سەرچاوی بنزین جیاوازە ئەو پاڵپشتی حکوومەت کە لە ساڵانی پێش 2015 چاردە هەبوو بۆ کەرتی سوتەمەنی نەماوە بۆیە نرخەکە جیاوازە ینی جێگیر نییە. سەرباری بەرزبوونەوەی نرخی بنزین لە هەرێمی کوردستان بەڵام لە هەولێر نرخ و کوالێتی بنزین لە بەنزینخانەیەکەوە بۆ بەنزینخانەیەکی تری هەولێر جیاوازە لە ماوەی ڕابردووش بۆی خراپی کوالێتی بنزین ژمارەیەک ئۆتۆمبیل سوتا و لە کارکەوتون. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هەولێر.